هێزی کۆماندۆ بۆ یەکەم جار لەلایەن کێ دروستکران و ڕۆڵی ئێستای لەناو یەکێتی چییە؟ بۆچی بافڵ تاڵەبانی دەستبەرداریان نابێت؟ دوێنێ کارمەندێکی هێزەکانی کۆماندۆ یەکێتی لە شاری سلێمانی لە کاتی دەمەقاڵێدا یارمەتی بکوژێک دەدات بۆ کوشتنی کەسێک بە ناوی ئاری کە پیشەی چایەچی بووە. ئەمە دووەم ڕووداوی لەو جۆرەیە کە چەکدارانی کۆماندۆ لە 10 ڕۆژی ڕابردوو تێیدا بەشدار دەبن. لە هەفتەی ڕابردووش کارمەندێکی کۆماندۆ هەر لە سلێمانی مێر منداڵێکی کوشت. لە کاتێکدا هێزە ئەمنیەکان دەستگیرکردنی تاوانبارانیان لە هەردوو حاڵەتەکەدا ڕاگەیاندووە، بەڵام ئەم پێشهاتە بۆتە جێی نیگەرانی خەڵکی سلێمانی بە لە بەرچاوگرتنی زیاتربوونی ڕۆڵی کۆماندۆکان لە 2 ساڵی ڕابردوودا. هێزەکانی کۆماندۆ سەرەتا لە ماوەی شەڕی داعش لەلایەن ڕاوێژکارانی سەربازی فەڕەنسا وەک بەشێک لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش دروست کرابوون و لە بنەڕەتیشدا لەژێر کۆنتڕۆڵی شێخ جەفعەر شێخ مستەفا بوون. بەڵام لە ساڵی 2021ەوە کە لاهور شێخ زەنگی هاوسەرۆکی پێشووی یەکێتی لە پۆستەکەی دوور خرایەوە، کۆنتڕۆڵی کۆماندۆکان بە تەواوەتی بۆ بافڵ تاڵەبانی گواسترایەوە. لەو کاتەوە کۆماندۆکان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە چەسپاندنی دەسەڵات و هەژمونی سەرۆکی یەکێتی. هێزەکانی کۆماندۆ زیاتر بەشداریان لە ئۆپراسیۆنە هاوبەشەکاندا کردووە دژی داعش. هاوکاری هێزەکانی هاوپەیمانان و هەروەها سوپای عێراقیان کردووە. بە پێی زانیاریەکان هێزەکانی کۆماندۆ و بە چەند قۆناغێکی فراوانکردندان و لە ئێستادا زیاتر لە 10 کەتیبە پێک دێن. لە ئێستادا داواکاری زیاتر بووە بۆ چارەسەرکردنی ئەو هەڕەشانەی لەلایەن ئەو هێزەوە دروست بووینە. بۆ ئەمەش دیار نییە دوای ئەم ڕووداوانە ئایا یەکێتی گۆڕانکاری لە ڕۆڵی ئەو هێزە دەکات یاخود نا. بافڵ تاڵەبانی لەناو هێزەکانی یەکێتی لە هەمووان زیاتر پشت بە کۆماندۆ دەبەستێت، بۆیە ئاسان نییە دەستبەرداری ئەو هێزە بێت. بە حیزبیکردنی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان سیمای ئەو هێزانەی لەناوخۆ و دەرەوە ناشرین کردووە و حیزبەکانی دەسەڵاتی ئامادەنین دەستبەرداریان بن.